دوای ڕاگەاندنی ئەنجامەبەرایەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق، چەند لایەنێکی سیاسی دەڵێن بەپێی ئەو فۆرمەی ئەنجامی دەنگدان کە لە بنکەکانی دەنگدان بە نوێنەرانی لایەنە سیاسیەکان دراوە، دەنگەکانمان زیاترە لەوەی ئێستا کۆمیسیۆن ڕایگەیاندووە. لە نێویشاندا کۆمەڵی دادگەریە کە ئەنجامەبەرایەکان ڕەت دەکاتەوە و دەڵێت بە بەرمەجەکردنی ئامێرەکان دەنگمان کەمی کردووە. لە ئێستاشدا سەرقاڵی ئەوەن دووبارە دەنگەکان هەژمار بکەنەوە بۆ دڵنیابوونەوەی زیاتر لا دەنگەکان. بەشی هەڵبژاردن لە مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری دەستمان کردووە بە دووبارە چێککردنەوەی تەواوی ئەو داتایانەی کە وەرمان گرتووە لە کۆمیسیۆن لەگەڵ ئەو داتانێک کە بە خۆمان داخلمان کردووە، دووبارە چێکیان دەکەینەوە و بزانین لەو مەحەتە و لەو بنکانەی کە گزیکردن کرایان فێڵکردن کرایان تەزویر کرایە دەستکاری داتاکانی بربژێرەکانی ئێمە کراوە. تەواوی ئەو ڕێکارانە دەگرینە بەر بە بۆ گەڕانەوەی دەنگی دەنگدەرانمان و تاوەکو ئەو مافەی کە لێمان خوراوە بیجێڕینەوە بە خۆمان. لایخۆشیەوە مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی پێیان وایە ئەوانیش دەنگەکانیان گۆڕانکاری بەسەردا هاتووە و لە بازنەیەشی هەولێر کاندیدێکیان دەرچووە، بەڵام بە گوێرەی ئەنجامەبەرایەکانی کۆمیسیۆن نوێنەرێکیان دەرنەچووە. ئێمە لە چوارچێوەی یاسایی کار لەسەر ئەوە دەکەین کە سکاڵەکانمان تانەکانمان بە ئەرستەیەکدا بڕوە کە ماف بگەڕێتەوە و ڕێز لە ئیرادەی دەنگدرانی خۆمان دەگرین و ئەو دەنگدرانێمە شەڕ لەسەر دەنگەکانیان دەکەین و دڵنیان دەکەینەوە کە هەموو هێز و لایەنە سیاسیەکان کە مافیان خوراوە تێبینیان لەسەر پرۆسی هەڵبژاردن هەیە، تێبینیان لەسەر ئەنجامەبەرایەکانی هەڵبژاردن هەیە، پێویستە لە ڕێگای ڕێکاری یاسایی ئەوانەی کە بە پێی قانونی انتخابات و ڕێنمایەکانی کۆمیسیۆن و قانونی عێراقی کاری لەسەر بکەن و بەڕاستی نابێت سەڵ لەوە بکەنەوە کە دانیشتنەوەکەن. پێویستە هەموو لایەنە سیاسیەکان کە تێبینیان لەسەر ئەو پرۆسە هەیە پێشکەش سکاڵەکانی خۆیان پێشکەشکەن و تا ڕۆژی پێنجشەم تانەکان بەردەوام دەبن. دوای ڕاگەاندنی ئەنجامی بەرایی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، جگە لە لایەنەکانی هەرێم زۆرێک لە لایەنە عێراقی و شیعەکان ئەنجامەکان ڕەت دەکەنەوە و دەڵێن ساختەکاری کراوە. بۆ دڵنیابوونەوەش لە ئەنجامی دەنگەکان داوا دەکەن سەرجەم دەنگەکان بەدەست هەژمار بکرێتەوە تاکو هەموو لایەک ئەنجامی دروستی خۆیان بزانن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.